بەشێکی تری ئەم بەرنامەیە باس لە پەروەردەکردنی مناڵ و قۆناغەکانی خۆراک پێدان بە مناڵەکەین بە میوانداری دکتۆر خالد حەمەساڵح پسپۆڕی نەخۆشی مناڵان. کاک دکتۆر بەخێربەی. سپاس کاک دکتۆر. بێگومان پەروەردەکردنی مناڵ و ڕاهێنانی لە سەرەتای لەدایکبوونەوە دەست پێیەکە. گرنگترین پەروەردەکردنی مناڵیش لەو کاتەیە ببورن بریتە لە پێدانی خۆراک، ئەمە گرنگی خۆی هەیە. ئایا تا چەند گرنگە مناڵ لە سەرەتاوە شیری دایکی پێ بدرێ؟ خۆی لە ڕاستیە پەروەردەکردن هەموو با بڵین بەشەکانی ژیانەگرێتەوە، بەڵام ئەگەر باز لە پرۆسی خۆراک پێدانی مناڵ بکەین، پێش ئەوەی بچمە باسی ئەوە بکەم چۆنێتی خۆراک پێدان، ئەهەمیەتی خۆراک یعنی بۆ ئینسان و بە تایبەتی بۆ مناڵ یعنی گەشەکردنی هەموو کائینێک بەندە بە خۆراکەوە. ئەگە خۆراک نەبێت گەشە ناکە، تەنانەت گەڵا و گوڵ و دار و درەختیش. بە تایبەتی مناڵ لە خۆناغی بیدایەتە لە گەشەکردنیەکی زۆر خێرایە، بۆ یەکە پێویستی بە خۆراک پێدان لە ڕووی چۆنیتی و چەندایەتیەوە هەیە کە بتوانێت تحدیدی گەشەی مناڵەکە بکە بە شێوەیەکی تەندروست. لە لایەکی ترەوە جۆری خۆراک تحدیدی ئەڵێ وتراوە، ئەڵێ پێم بڵێ چیە خۆی پێداڵم تۆ کەسایەتی تۆ چییە، یعنی تەنانەت ینی تەئسیری و کاریگەری هەیە لەسەر دروستبوونی شخصیەت و تەنانەت باس لە تەسەڕوفات و هەڵس و کەوتی مناڵەکە، ینی خۆراک ئەو کاریگەریشی هەیە لەسەری. ئەگەر ئەسە بێمە سەر با بڵێن وەڵامدانی و پرسیارەکەی بەڕێزت، تاوان مناڵی کۆرپە بەس توانای وەرگرتنی شیری هەیە، باشترین خۆراکیش بۆ ئەو تەمەنە شیری دایکە، ئەوە گومانیتیانە. بۆ یەکە لە خۆراک پێدان، یعنی ئەگەر دایکێک بێوێت مناڵەکەی بە شیری خۆی بەخێوکە، پێش لە دایکبوونی مناڵەکە ئەبێت دای بنێت لە شعوری خۆیان، لە هەستی خۆیان، لە مێشکی خۆیان پلاندا بنێت پێش ئەوەی کە مناڵەکە دایک بێت کە قەرارە من شیری خۆم بم بە کۆرپەکەم. ئەم ئامادەیە پێشوەختە یەکێکە لە سەرەکیترین هۆکار بۆ ئەوەی کە سەرکەوتوو بێت لە پێدانی خۆی لە کاتی لەدایکبوونی مناڵەکەیە. ئێتر ئەهمیەتی شیری دایک لێرە، ینی ئەگەر باسی لێ بکەین، ینی شتێک نییە، ینی تا ئێستا هیچ خۆراکێک نییە لە هەردوو ڕۆکەوە، ینی لە ڕووی پێکاتەوە و لە ڕووی کەمیەتیشەوە کە بە پێی پێویستی مناڵەکە بگۆڕێت بگاتە شیری دایک. شیری دایک ینی کۆمەڵە شتی تایە کە ڕۆژ بە ڕۆژ کە دیراسات و ئەو حساتانی کە ئەکرێت دەرئەکەوێت کە ئەمە ئەهمیەتی ئەم شیرە چییە. بە کوردی و بە کوردی ئەگەر بڵێم، ینی شیری دایک ئەگەر من هەم شەوختە ئەڵێم بە دایکان ئەڵێم، ئەگەر دایکێک یەکەم خۆی خۆش بێت، دووەم کۆرپەکەی خۆش بێت، سێم هاوسەرەکەی خۆش بێت، شیری دایک بەکارێنێ پەنا ناباتە بە شیری قوتو. دکتۆر پاش پێدانی شیری دایک بۆ منداڵەکەی با بڵین دوای چەندێک پێویستە منداڵ خۆراکی بدرێتێ کامان ئەو خۆراکانی کە بۆ منداڵ ئەشێت؟ خۆی تەمان قۆناغی شەژمانگی یەکەم بە پێی WHO منظمە سەحەی عالەمی باشترین خۆراک بۆ مناڵ شیری دایکە یەکەم شەژمانگ. تەمان لە دوای شەژمانگەوە دەزەکرێت بە پێدانی خۆراک. شتێک هەیە، ینی با بڵین پێوتێت گەشەکردنی مناڵ نەک لە ڕووی جەستەی و گەورە بوونەوە، لە ڕووی کۆندامی دەمار و خۆگرتنەوە. تەبەن ئەمەش جۆرێک لەو پێشکەوتنانی کە لە مناڵا ڕۆیە، مناڵ کە لە دایکە بێ مەعیدێکی بچووکی هەیە، ینی زۆر ڕاناتوە، مەسەڵەن پێکاتیشی دایک شتێکە پێوتێ ژەک. کەمێتەکی بەڵام چیە بۆ سیستەمی بەرگری لە شیەوە بەتاکید نەکرد بۆ بری مەسەن لە هەموو ڕێکەوە لە ڕووی کەمێت و ئەوەندەیە کە مەعیدەی مناڵەکە هەڵی بگرێت، چونکە مەعیدی زۆر بچووکە لەگەڵ خۆراکە ڕانەتوە، هیچ شیتیانە بۆ تا ئێستا کەمیەتەکەی ئەوەندەیە لە ڕووی ئەو پێویستەکانی مناڵەکەش پڕکاتەوە، مەسەن وەکو چەندێکی کالۆری بوێت هەمەی پڕکات و بۆ کەمیەتەکەمە. فتێکی پێچە مەعیدەی مناڵەکە گەورە بێ پێویستی بە جۆرێک لە کەمیەتێکی زیاتر ئەبێ بە شیرێکی تەواو و ماچور. لا ژەک ئەگەر پرسیار لە ژەک بکەین هەموو دژە بەرگریکی تایە، دژە بەکتریایەتی هەیە، ینی باشترین جۆری با بڵین تەلقیحات و لوقاح لە ژەکە بەدی ئەکرێت بە پێچوانی ئەو بروباوەڕێکە لە کۆنا هەبوویان و ژەک پیسە و بە نەیرێت سا دەرکەوتووە کە ینی باشترین جۆری لوقاح و پێکوتەیە بۆ مناڵکە نظامی بەرگری مناڵەکە بە قووەتەکە.
ئیشەکە مناڵ شتێکە لە ناوسکیە مەسەن پیسایی نەکردووە پێویستی بە شتێکی بۆ ڕێکخۆڵەکانی پاک بێتەوە ئەو شتێکە پێوتێ مارازامی کۆنیان پاک بێتەوە سەرەکەی ئەم وەکو ئەو ئیشەکە یعنی با بڵین ژەک وەکو پێرگەتیڤێک ئیشەکات یارمەتی دەرە بۆ پاکردنەوە وەی ڕێکخۆڵەی لەو مادەیە کە لە پێشتر ناو ڕێکخۆڵەکانی بۆ ماوەتەوە یعنی لە زۆر ڕۆ کاریگەریکی باشیە بۆیەکە یعنی مەسەن لە دوای 6 مانگیەوە هەندێک وا بە باشزان لە بینی 4 بۆ 6 دەست بکرێت بە پێدانی خۆراک کە من ئەڵم خێر الأموری ئەوسەط وانی جۆرە خۆراکێک دکتۆر بە تایبەت باز لە زەردێنەی هێلکاکرێ بۆ مناڵەمە تا چەند دروستە خۆی چ جۆرە خۆراکێک ئەبێت ئەو خۆراکە بە شێوازێک بێت چونکە مناڵەکە لە قۆناغی سەرەتایی دەستپێکردنی خۆراکایە پارچەی لێ نەبێتەوە بچێت ناوبۆری هەناسانی خۆراکێک نەبێت پارچە پارچە و دەنێک دەنێک بێت چونکە بە تەواوەتی هەشتا مناڵەکە ناتوانێت یعنی لە بینی هەناسەدان و خۆراکخۆردانە شتێکە پێێتی کۆردینێشنی هەمانگیەک بکات کەم هەمانگیی نەبوو هەندێک جار پارچێکی بچووک دەنگکۆڵەیەک سەری لێ تێگەچێ لە جاتی و بچێ بۆ با بڵین بەشی خواردن ئەڕوا بۆ بەری هەوا تووشی کێشەیەەکە بۆ یەکە پێویستەکە خواردنەکە پارچەی لێ نەبێتەوە دنگکۆڵی تیانە بێت ئەمە یەکێک دوو هەموو مناڵک ناتوانێت لەم تەمەنای دەست پێ بکرێت ئەبێ مناڵەکە توانای ئەوەی هەبێت بەقنەوە دابنیشێ ئەو مناڵانی کە دواکەوتیان هەیە لەوە ناچێت لە تەمەنیشا بە تەواوەتی بتوانن خۆراکی پێ بدرێت لەوە چێ دواکەوتنی تیابێت دوای خۆراکانەی کە ئەیرێتێ کەمتر پرۆتینی تیابێت میوەکان چین کە پێویستە بدرێ بە ئەجاری سوالەکە ساڵی ئەچمە سەر ئەوەش ئەو مادانی کە پرۆتینێکی زۆریتیان نابێ بیرێتێ بۆی هەستیاری بۆ دروست نەکات کەواتە خۆراکە بێ هەڕاو بێت بە شێوازێ پارچەی لێ نەبێتەوە و لە هەمان کاتە نەوەکو شیرشل بێت نەمادەیەکی ڕقیش بێت پێوتێت سێمیسڵ یعنی بە کەوچکا بێتە خوارەوە نەیەتە خوارەوە ها بەو شێوازە بێت و لەگەڵی شیە ینی بوتمان مادی پرۆتین ئەم سێ مەرجەی تیاوێ هێواش هێواش بە کەمیەتێک دەست پێکات خاڵێکی تر زۆر میهمە ئەوەیە کە ئەو هەموو خواردنی کە هەیە ئەبێت ڕزبەندیەک بکەیت بینی خواردنی بۆ خواردنیکی تازە 1 هەفتە بەلانی کەم و 5 ڕۆژ بێت بۆ ئەگەر هەستیاریەک هەبوو بە خواردنی پێ بزانی بۆ نمونە من ئەمڕۆکە دەست پێەکەم بە برنج ئەی هارم وردیەکەم وەک ئاردی لەکەم ئەی کوڵێنم تامیتیەکەم ئەگەم بە مناڵەکەم ناکری ئێوارە نۆ گوالێکم مەسان ڕۆژتر نیسی گوالێکم چونکە هەندێک جا منان هەستیاری هەیە بە خۆراک هێشتا جسمی قابلی وەرگرتنی ئەم هەموو خۆراکی نییە بە تێکەڵی وەکو خۆمان لەسەر مێزەدانیشی مەسەن ئەگەر بچیرە مەطعمێکە بۆ فێ مفتوحیتی ئەو 100 خواردنی تێکی مناڵ توانێت ئەوەی نییە یەک جۆر خواردن وەرەگرێت هەموو هەفتەیەک هەتا گوای لە یەکەی مناڵەکەت بتوانێت گوەری بگرێت هەموو هەفتەیە خواردنێکی تازە ئیزافەکەی ئەمە بۆ بیداری کە دەست پێکەی لە ڕێی میوەکانەوە باشترین میوە کە دەست پێ بکرێت مەسەن مۆزە کە پارچەی لێ نابێتەوە ئەشتوانێت لیق بکرێت هێواش هێواش دەست پێ بکرێت پێ بدرێت دوایەوە ئەتوانین بچیت بۆ مۆز بۆ سێو کە ئەوەش مەسەن بە شێوازێک بێ بیرێ لەڕنە پارچەی لێ نەبێتەوە نەک سێو بە ساخی بیتێ ئەبێتە هۆی هۆکاری خنکاندنی خوانەخواز مناڵەکە بۆ یەکە بە پلەبەندیەک هەیە لە پێدانی خۆراکەکە بۆ خۆراک بۆ میوەش بە هەمان شێوە هەندێک جارەوترێت ئاوی ترێ ڕشکە زۆر باشە ئەتوانرێت ئەوەشی بۆ بەکار بێنرێت وتم دوای قۆناغی 6 مانگی ئاوەکەی بگرێ و بیرێتە هیچ یعنی زیانێکی ئەو تۆ ناکە مادە هەندێک نەخۆشیمان هەیە مەسەڵەن قابلی وەرگرتنی ئاوی میوەی نیە ئەویان جیاوازە باش مناڵێکی ئاسایەکەی ئەتوانی وەری بگرێت باشە دکتۆر کاتێکە مناڵ تازە لە دایکە بێ لە ناو کوردەواری خۆمانە خەیار چەمەر پێم وابێ ناوەکەی لەگەڵ شەکر و ئاو قەنداغەدرێ بۆ مناڵە بۆ ئەوەی کە ڕێخۆڵەکانی خاوێن بێ بۆی ئیجستێ ئەم مناڵە ئامادە بێ بۆ ئەو خۆراکانی کە ئەدرێتی ئایا ئەمە بنەمایەکی زانستی هەیە کە لە ڕێگا هەڵەتەکان بەتەکید ئەوەی شەکرواوەکە ئەتوان بڵم بنەمایکی زۆر هەڵی هەیە ئەوەی کە بەکاری نوێمە بیستمانە بە مەبەستی یەکەم ئەوەی پاکردنەوەکەیە و دوو بۆ زەردووی بەکارێن هەرێکی غەڵەتە چونکە طبعا ئەوەی کە تۆی تێ بە شەکرە مناڵ پێویستی بەس بە شەکر نییە یعنی مناڵ پێویستی لەم تەمەنی بیدایەتیەوە تاکو 6 مانگی یەکەم پێویستی بە 110 کیلۆکالۆری هەیە وەریگرێت وزە بۆ هەموو کیلۆیەکی طبعا دوای ئەو تەمەنە ئەبێ بە 95 تا 6 مانگ لە 6 مانگ و ئەبێ بە تقریبا 80 کەمەکات هەتاکو دوایە چێتە 3 ساڵ لە 3 ساڵ جارێکی تر کالۆریەکان بڕی ئەم پێکاتە کالۆریە پێویستە لە پرۆتین و لە چەوری
لە کاربۆهایدرێت وەرەگرێت لەگەڵ ڤیتامین و با بڵێ مینێڕاڵەکان کە ئەمە کەمیەتێکی زۆر کەم ئەتوانێت کالۆری ینی بابەتۆ بۆ گەشەکردن و بۆ جوڵی ڕۆژانە پێویستە. تامان شەکر بە تەنها خۆی کالۆریت ئاياتێ بەڵام ئەی پرۆتین و ینی چاوریەکە کە هەم پێویستە بۆ تێربوون هەم پێویستە بۆی کالۆریەکە باتەوە هەم بۆ ئەوی خواردنەکە تەندروست بێت. ئەو کاتە کە تۆ بەهۆی شەکر پێدانە شەکر و ئاوەکە سببی بۆ بەرزبوونەوەی شەکر لە جسمی مناڵەکەتە. ماڵەکە بێتەوەی ئەوەی کە میزێکی زۆر بکات تووشی وشک بوونەوەیکە لە جاتەوەی وەزنی زیاد کاتی وەزنی کەمەکات. ئەگەر لە فەرزێکی شا وەزنی زیاد کە مناڵێکی ئاوساو تێجە پێوتە شوگەر بەیبی دمچاوێکی ئاوساو لەو کاتەوە تووشی نەقسی پرۆتین. طبعا پرۆتین پێویستە بۆ مەناعی ئینسان بۆ دروستبوونی هەموو ئەنزیمەکان هیچی نابێت تووشی کێشەیەکات. مناڵەکەس بۆ تێربوونیش ناکات. بۆ یەکە ینی ئەمە شتێکی غەڵەتە. خەر چەمەر بەڕاستی ینی من نازانم پێکاتەکە چییە چیتیایە چۆنی ئیشەکە لەبەرەوە ینی معلوماتێکم لەسەر نییە ناتوانم بە تەواوەتی ڕەفزیکەم ئەگەر مادەیەک نەبێت زەرێک بگەێنێت ینی نازانم بە تەندروستی مناڵەکە ئەتوانرێت وەکو ئەو شتێک کە پێوتێت طبی عشاب لە دنیا هەیە و بەکارێنرێت ئەتوانرێت بەکاری بێنێ. بەڵام بۆچی ئەمە بەکاربێن لە کاتێکا من ژەکی دایکەیە یارمەتی دەروێت بۆ پاکردنەوە بۆچی سەبارەت بۆ خۆراکە ئامادەکراوانێک کە بۆ مناڵان هەیە لە بازاڕەکان دەفرۆشێت ئەمە ئەوانە پێکاتەکانیان چۆن؟ بەڕاستی ینی من وەکو خۆم هەموو با بڵین ئامۆژگاری تەندروستەکان لەسەر ئەوەن کە مناڵ لەبەرەوەی لە تەمەنی بیدایەتیاتی زۆر ناسکە هەتا بتوانرێت دوورکەوێتەوە لە مادەی حافیزە لە مادەی ڕەنگی با بڵین سەناعی تامی سەناعی کە ئەم سێ مادەیە کە ئێمە بە چاومانەکەی لەو خواردنانی کە با بڵین سنتێتیکن و دروستکراون و معلبن ئەمانە ینی کەمێتێک و بڕێکی زۆر ئەمەی تایە. مادە لەو وڵاتانی کە ئەگەر با بڵین هینێکی زۆری لەسەر ڕقابەیەکی زۆری لەسەر بێ ئەم مادانە بپشکن ئایا بڕی مادە حافیزەکە چ نەگەتیایەتی بۆی خراپ نەبێ ئایا ئەو ماوەدی کە بەکار هاتووە لە دروستبوونیە بۆ پێدانی تام و ڕەنگە چ مادەیەک بەکار هاتووە بۆی کە من خۆم قەت ئاماژگاری دایکان ناکەم کە بەکاری ئەوە بێنن زۆر جار ئەڵێم مەسەن باسێکەکەن ئەڵێ نوعێک خواردن هەیە بیکردنی ئەڵم ئەوە هیچ نیتە مەڵە ئەگەر خۆت ئازای مەسەلاً برنجی کوردی نۆکی کوردی نیسکی کوردی بیهارە تێکەڵی کە باشترین خۆراک دەرەچێت ئەو کاتە ئەتوانین تامی تەبیعی تێکەی ڕەنگێکی تەبیعی تێکەی هات بۆ خۆراکانی کە خۆمان هەیە مناڵ بەپی تەمانەکانی حەزی لە جۆرێک خواردنە لە مەسەن تەمەنی 6 مانگێکم حەزی لە خواردنی شیری دوای 6 مانگ و حەزی لە خواردنێکە کە تامی سوێر بە شیرینیە تۆ تامە تەبیعیەکانی خۆمان کە هەیە لە خواردنە لە میوەکانە مەسەن تەماتەی ڕەنگی شیاتی و تامی شیاتی بەکاری نیسێکی شتێکی تەبیعی بەکارهێناوە هەم زەرر لە تەندروستی مناڵەکەت نایی هەم یارمەتی دەرێکە بێت کە تۆ خواردنێکی ئاسایی و سروشتی بی بە کۆرپەکەت. بەڵێ دکتۆر هەندێک لە دایک ئەڵێن کە شیری پێویستیان نییە بیدەن بە مناڵەکانیان لەبەرەوە پەنا بۆ شیری تر ئەبن بەپێی ئەوەی کە ئەوەی من تێبینیم کرد بێ زۆرێک لەو مناڵانەی کە شیری تر ئەخۆن قەڵەوترن گەشترن هەستەکەی پێکاتی ئەوان بنیادی ئەوان بەهێزترامە بەڵگەیەک نییە بۆ ڕاستیەوە قسەیە دووشت هێلی جابکەینەوە هەموو قڵەوێک بنیادێکی تەندروست و پتەوی نییە ئەو شوگەر بەبیەکە باست کرد من قسەکەم ئەوەی ینی بە ئەم شتە دوو ڕسمە لە بەرچاومان ڕوون بێت من دایمەختە بەراوردێکەکەم لە بینی ئەو مناڵی شیری دایکە خوا ئەو مناڵی شیری کە قوتووەخوا بزڵە مریشکی کوردی و مریشکی مەسلحە مناڵی شیری دایک مریشکی کوردیە حەزمی بچکۆلەیە زیتەڵە وریایە مناڵی شیری قوتوو خەپانەی و حەپ و حۆلە ینی سەراحەت وایە بۆ یەکە قسە یەکەم ئەوەیە کە ئایا دایکێک ئەڵێ من شیرەکەم بەشم ناکە ئایا ئەمە چەند ڕاستە ئایا قیاس چییە بۆ پێشنەکردنی شیرەکەی ئایا مناڵەکە کێشاوێتی مانگانە بە شێکی ئاسایی زیاکە یا ئەم لە بەرچاوی خۆی مناڵەکەی زیاد ناکە طبعا من ینی ئەم قسەمە زۆر کردووە ئینسان لە بەرچاو دوو کەس قەت گەورە نابێت لە هەردوو ڕۆکەوە لە ڕووی جەستەیشۆ و لە ڕووی با بڵێن بەرە پێشچوونەوە لە بەرچاو دایک و باوکو مامۆسا ئێستاش تۆ با بڵێن کاک چییە چەند گەورەی دایکی لەوە چێ ڕۆڵی گیان تەبیرە قسە لەگەڵ سەرماد نەبێ ئەگەر لە خۆ ینی واز دەکات تۆ مناڵەکەی گەورە لە بەرچاو مامۆساشە گەورە نابی بۆ یەکە دایک لە بەرچاوی مناڵەکەی هەستەکە گەورەیان بەخوای ئەمە خەتای شیرەکەی نە پێویستەکە قیاسات هەیە مناڵ لە 4 مانگێکم هەموو مانگ 750 گرام زیاکە بۆ کیلوێ کە زیایکە ینی بەشێکە زۆر جای دایکان بە هەڵا
پەنا ئەبەنە بەر ئەوەی کە بڵێ وەڵا شیرەکەی خۆت بەشی ناکەیان یعنی یەکەم وتم ئەبێ مناڵی شیری گواتە تەوقعکەین ئەمە مریشکی کوردیە حەزمەکەی بەڵام بە شێوەیەکی ئاسایی زیاکە بەڵام کڵەونان شیری قوتو لەبەرەوە کەمێتێکی زۆر شەکری تایە ینی بڕی کاربۆهایدرێتەکەی زیاترە بۆیە کە زۆر جار مناڵ پیاوسێ بە پێشەوانەوە ئەو مناڵان کە شیری قوتووە خۆن دایمە نەخۆشن زۆربەی حیژان لە نەخۆشخانەکان ئەبەنە سەر بۆ کۆتایی تەمەنیشیان کاریگەری هەیە لەسەر دروستبوونی قڵەوی لەسەر دروستبوونی شەکرە لەسەر دروستبوونی با بڵین نەخۆشی زەخت و ینی کۆمەڵی نەخۆشی ترکە دکتۆر بۆچی ئەم شیری قوتو بە بەردەوامی باوەڵین ئەنواعی جۆری دێتەوە هەندێکی ڕێکخراوە جیهانیەکان ئەڵێن ئەم نەوەی باشە ینی ئەمان هیچ کاتێ ڕێکخراوی جیهانی با بڵێن تەندروستی جیهانی نەیەوێتەوە شیری قوتو باش تەنانەت ئەو یعنی یەکێک لە ئاماژەریەکانی ئەوەیەک لە وڵاتە دواکەوتوەکانە لە کاتێکە کە دایکێک نەخۆشیێکی زۆر خراپیشیاڵ هەر شیری خۆت بەکاربێنە چونکە ئەڵێ بەکارهێنانی شیری قوتو خراپترە لە ئەوەی کە ئەم دایکە ئەم نەخۆشیە و ئەمە بەکارهێنێ ینی خۆی شیری قوتو لە ئەساسە بۆشی دروستکرا بۆ ئەوە دروستکرا کە لە حاجەیە ئینسان پەنای پێ بە نەک ئەوەی کە تۆ وەکو شتێکی ئاسایی و ڕۆژانە و تۆ بەکاری بێنیت بەڵام دوای بوو بە بسنس تجارەت کە بوو بە تجارەت ینی ئیتر خۆمان نەزانین بازە شت نامێنێتیایە بسنسە ئەسا هەر کەسە و تجارەتەکە و ئەنواعشە بەڵام من خۆم تۆ ینی تۆ مشتریت ئەبێ بزانیت ئەمە من بەکاری بێن میان نا من لەوە چێسێ زۆر بە شەریکەکەم قسانیان پێ ناخۆش کە من ئەیکەم بەڵام وە سەراحەت وایە ینی من ئەڵێم ینی لە حاجەیە ئینسان پەناباتە بەر شیری قوتو کە خۆ دایکێک شیری خۆی هەبێت کۆرپەکەی خۆی خۆش بێت کە ئەزانی شیری دایک لە هەموو ڕێک کۆمناڵەکەت ئەپارێزێت بۆ داهاتووی کاکە نسبەی زەکا زیاترە پرسیارت لێ بکەم بم بوورە جەنابەت وەکو پسپۆر لەو بوارەیە هیچ داتایەکی وا لە بەردەستانە هیچ توێژینەوەیەکی واتان لایە کە ئەو مناڵانەی شیری دایکیان بەکارهێناوە زیرەکترن لە قۆناغەکانی دواترا و زیاتر باوەڕیان بەخۆیان هاتاوەکە ئەو مناڵانی کە شیری تر بەکارهێنن ئەمە شتێک من پێ دەڵم ئەمە شتێک نییە بتوانین سوئالی لەسەر بکەی ینی شتێکی وەکو بڵێیت بەدیهیە تەواو بڕاوەتەوە ئێمە بەحسمانیە دراسە من وەکو دکتۆر خالید وەکو لە سلێمانی ئەنا نیمانە ئێمە لێرە لە عێراقا بەڵام ئەنواع دراسی عالمی کراوە نسبەی ئاکیو لە 100 دراسە نەک یەک دراسە کراوە بەرزترا ئەوش ڕەبتی هەیە بە پێکاتەکەیەوە بەڵام بەپێ ئەو پسپۆڕێکەوەتانە و خەڵکانی کە ئەو منداڵانی کە دێنە لات هەیە شیری دایکی خوا لە بەرامبەرە شیری قوتووە ئەو جیاوازیانت چۆن بەتاکی زۆر زۆرە من پێم وتی هەر لە ڕووی نەخۆشیەوە یعنی دراسە دەرکەوتووە ئەگەری توش بوون بە نەخۆشی سەرەتانی خوێن زۆر کەمتر لە مناڵی شیری دایکی خوا بەبەراوی بۆ مناڵێکی شیری قوتووە خوا یعنی لە هەموو ڕوویەکی نەخۆشیەوە لە ڕووی ئایکیۆ لە هەمان کاتەکە کە لەم زروفەی کە پێوتێت مەسەن خەڵک پارێنی و پاشکەوتنی کاکە شیری دایک پارێکی ناشێ هیچ پارێکی ناچێت ئەگەر هاوسەرەکەی خۆش بووە کاکە لەم هینە اقتصادیە زۆر جار پارەکە کۆکەن و کاکە دوای بیە بە پرۆژەیەک بووی تۆ چونکە بە شێوەیەکی تەدریجی لێو دەرەچێ شیرێک قوتوکەی کردی وەکو جگەرە وایە کە ئەوەی کە جگەرا خوا بەخۆی نازانێ وەرە پاری جگەرەکەی زۆر لە خەمی هاوسەرەکانای دکتۆر نەک هەر وایە حەقیقەتەن وایە ینی ئەبێ ئێمە هاوکاری یەک بین ینی ئاگامان لە گیرفانی یەک بێت ئەگامان ینی هەموو شتێک ئەبێ لێ بکەینەوە بۆ خۆمان هەم تەندروستی مناڵەکە هەم تەندروستی خۆی یعنی تەندروستی دایکەکە دایکێکە خۆی خۆش بێت بۆ خۆپارێزن لە نەخۆشیەکانی باش ئەمە پرسیارێک دروستەکە دکتۆر نەخۆشی ئەوانە پێویستە کات شیری با بڵین خۆی بەکاربێن نەک شیری قوتو باش پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان ئەو دایکانەی کە توش بە شێرپەنجەی مەم کە بن کە شیری خۆیان ئەدەن بە مناڵ زیاترە ئەگەری توشمان لە دایکێکە شیری قوتو بات زیاتر لەوەی کە شیری خۆی بەکاربێنێت بە پێ هەموو تۆژنەوەکان کە کراوەتە ئێستا دکتۆر جیاواز لەو بابەتە هەند بەتەشوەستم با پرسیارێکی جیاواز بکەم سەبارەت بەو دایکانەی کە با بڵێن بۆ خەواندنی منداڵەکانیان قەترە بەکارێنن زۆر پرسیارێک لێ لەبارەیەوە ئەمە ینی لە ڕووی تەندروستیەوە چۆنە ئەزانانی چی بازشت هەیە یعنی من وەکو وتم ڕوانینی من و تۆ بۆ شتەکان جیاواز لە ڕوانینی مناڵێک طبعا مناڵ کە لە دایکە بە بیدایەت گۆڕانکاریەک لە ژیانە ڕوویاوە لە دنیای خواتۆتە دنیایەکی تر لە دنیایەک بووە تاریک تەنگ تەڕ بەرز 24 ساعت سەوتی ئەو وێڵاشەی کە خوێن بردووە بەلای گوێ ڕۆشتووە 24 ساعت لە جوڵەیەکا بۆ ڕۆشتووە هاتووە دنیایەکی زۆر فراوان هەواکەی فەرقی هەیە
شوازەکەی فەرقیە ئەمە سەبەبێکە یعنی لەو سەبەبانی کە مناڵ ئەگەریێنێت مناڵ لە سکی دایکی ئەوە ڕاهاتووە کە بەڕۆژ ئەخێوێت بە شەو خەبەرە زۆربەی دایکان ئەم تێبینیان کردووانی کە دایکن هەستەکەن کاتێکە ئەو ڕائەکشێ سەحەکە مناڵەکە دەستەکە بە لە قەفرتە و جوڵە جوڵ و شەقەوەشەن لە ناو سکی دایکە کاتێکێتە دەرەوە لەسەر ئەم تایما ئەڕوات ئەمە لایەکی تری شۆ ینی گریان یەکێکە لەو با بڵین بەخشە خوایانی کە یاوە بە مناڵ لەو ڕێگەیەوە خۆی پێ پارێزێت لە هەموو شتێک خۆی پێ بارێز لە تینێتی لە برسێتی من ئەسا بۆ نمونە نیم ساعتی تر دابنیشم ئەبێ جێگە بگۆڕم زوڵە تۆ مناڵەکە 2 ساعت داد ناوە ئەگەر نەگری ناشی بەلاواوشیت مناڵ لە ڕێگەی گریانەکەیەوە هەموو شتێک بێ ئێمە ئەڵێت بەڵام واتای گریان لا من تۆ جیاوازە تاکو مناڵێک من ئەگە ببینم جەنابەت ئەگری ئەڵم یانە خۆشیەکی قورسی هەیە و یا دڵی زۆر ناخۆش و خەفەتێکی هەیە بەڵام لا مناڵوانیە مناڵ فێری پێکەنین نەبووە لە قۆناغی ویلایەتە توانای پێکەنین نییە خوا دوورسی کردووە پێ بکەنیایە ئێمە دڵمان خۆش پێکەنین بمردایە لە برسا جسمی کون بووە بسووتایە هەموو گیانی بووە ببرین مازانانی ئەمان پێکەین دڵی خۆشە چونکە مانای پێکەنین لای من تۆ ئەوە بەخشە کە کەسەکە زۆر مرتاحە دڵی خۆشە و هیچ مشکلێکی نییە بەس کە گریا ئەکەوینە خۆ بۆ ئەگری بۆ یەکە پەنابردنە بەر ئەم شتانە بۆ کردکردنی مناڵ شتێکی خراپە هیچ شتێکیش نییە مناڵ وا لێ بکا بڵێ وڵا لەسەر تایمی خۆی ڕات تا سێمان مادا کۆمەڵی دەرمان هەیە کە وای لێکا بیخەوێنێت بێهۆشیکە کە خۆی لە ئەساسە ئەم دەرمانە کاریگەری خراپی هەیە لەسەری بۆ چونکە مناڵ بەلانی کەم لەم قۆناغی بیدایەتی تەمەنیا پێویستەکە 2 ساعت جارێک 3 ساعت جارە شیر بخوا بەڵام ئەگەر نەدایە ئەبێتەوەی دابەزاننی شەکرەکەی لێ تۆ شتێکی داوەتێ ساعت هەشتی شەو یاوتە تاشتیبانی بخوێت چەند جارێک شەکەی دابەزێ و تووشی کێشەیەەکە باش دکتۆر هەندێک دایک ئەڵێن مناڵەکانیان هەموو جۆرە شیرێکیان پێ ناکەوێ بۆ نمونە هەندێک مناڵ تووشی سکچون و ڕشانەوە بێ هەندێکی تریان زووتر تووشی نەخۆشیە بێ ئەو بۆ چ بنەمایەکە خۆی ئەم شتە شتێکی علمیە چەند نەخۆشیەک هەیە لە بیدایەتەوە مناڵ هەیە هەر لە دایک دەبێت مادەی لاکتۆز وەرناگرێت هەر شتێک مادەی لاکتۆزی تاوێبیەیتێ ئەبێ بە سکچون و بەڕشانەوە مناڵ هەیە تەحملی پرۆتینی حیوانی ناکە بۆیە ئەو شیرانەی کە پرۆتینی حیوانی تایە هەموو جۆرەکان کامیان پرۆتینی حیوانە ناتوانێت وەرگێ مادا مەسەن کۆمەڵە شیر هەیە کە پرۆتینەکەی مەسەن هایدرۆلایز بە تەواتی شی بووتەوە ورد کراوەتەوە ئەمە ئەتوانی وەربگرێت بۆیە کە ئەمە بنەمایکی علمی هەیە هەندێک جا مناڵەکە لە بیداتە ئەمەی نییە دوای تووشی ئەمە بێت بە شێوەیەکی موقت ناتوانێت مادەی لاکتۆز وەرگرێت فترەیەکی زەمەنی ئەوێت لەم فترە زەمەنیە ڕیخۆڵەکانی توانایی دەردانی مادەی لاکتێسیان هەیە کەم پێویستە بۆ با بڵێن میتابۆلیزم و ئەنزیمی با بڵێن ئەنزیمێکە بۆ هەرزکردنی مادەی لاکتۆز ئەو کاتە مناڵەکە ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر خالید حەمە ساڵا پسپۆڕین نەخۆشەکانی مناڵان ئەزێ دەکێش ئامڕۆ لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت زۆر بەخێر بی بەڵێ بەڕێزان